دمه برحي ای رئیس کرده دیرا زوزانا و شیخ نجدیا و سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵقێکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هونەری و کولتوریەوە هاتوینەتەوە لاتان سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵەکانی هەفتە دەست پێ دەکەین. لە شاری سلێمانی ناوەندی هونەری زەڕیاب کۆنسێرتێکی میوزیکی بۆ کۆمەڵێک ژەنیار ڕێکخست بە ناوی کۆنسێرتێک بۆ پیانۆ. کۆنسێرتەکە بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە هاوڵاتیان بەڕێوەچوو کە تیایدا کۆمەڵێک ژەنیار بۆ چەند ساتێک ئامێری پیانۆیان بۆ گوێگران و ئامادەبووان ژەنی. هەڵبەت ئێمە کۆمەڵک ژەنیارین کە هەڵساین بە ئامادەکردنیەم کۆنسێرتە بە سەرپەرشتی خۆم وەک ژیار لوقمان و مامۆستا شەهرام جەسیم و لە چوار ژەنیار پێگاتووە یەکێک لەوانە خۆمم کە کۆمەڵێک شاکاری میوزیکی کلاسیک و کوردیمان ئامادە کرد بۆ ئەم کۆنسێرتەدا. ئامانجی ئێمە لەم کۆنسێرتدا ئێمە وەک دروشمی ناوەندی هونەری زەریاب بە کولتورکردنی میوزیکە ناو کۆمەڵگادا. لە شاری دهۆک و لە کتێبخانەی بەدرخانیان دوو کتێب لە ڕێوڕسمێکدا بڵاو کرایەوە. کتێبەکان لەلایەن داود مورادەوە وەرگێڕاونەتە سەرزمانی کوردی. ناوەڕۆکی ئەم دوو کتێبە دەربارەی کولتور و مێژووی ئێستیەکانە. دوو پرتوکن یەکجی یا جۆن سینگێستە بە کولەرێکی ئەمریکی ناودارە ئەو ژینەڤیە هێنری ئۆستن لایەردا. هێنری ئۆستن لایەردژی وەک کولەرێکی ئاثارایی زۆر ناودار بوو یەکوی ئاشووریا ئاثارات ئاشووریا هەموو ئەوی بەرچاو کردینە ئەکشوانە تۆڕمجەرنا. ئەف کتێبە طبعاً ئەوی ماوەی 40 ساڵیدا گەریایە و المەتحەفە و هەردەرا گەریایە و مەکتەبە هەتا کاریە بێ کتابێ دەستخۆ ببینێت و چێکەت. کتێبە دوێ كوفاني من طبعا من ورقة زماني كردي بيت 30 يا دوي كتابة مامۆستای من عسكري بويكا دكتور عسكري بويك كسكي نافدارا قالك برهمي توي هينا اوجي سربير وباورين ازديان افردو برتوكنا ايلوكا بدل كده دينا امضا كرن شابخانه سيتاف يا باجيري وانينا. ڕۆڵی ڕێساکانی دابوونەریت لە ژیانی بارزانیەکان ناونیشانی پەرتوکێکە لە نووسینی دکتۆر حەبیب مستەفا ئیبراهیم. تێزی دکتۆراکەی نووسەرە کە سەرەتا بە زمانی فەڕەنسی نووسیوێتی و دواتریش وەریگەڕاوەتە سەر زمانی دایک. لەسەر ئەرکی سەرۆکی زانکۆی سۆران بۆ جاری دووەم چاپکراوە و لە هۆڵی زانکۆی سۆران لە ڕێوڕسمێکدا ناسێنرا. ئەم کتێبە ڕاستیدا لە بنچینادا
دکترانامه بنده که زانکوی پاریس نانتخ پیشکشم کرده و به ناونشانی La coutume chez les Kurdes de la région de Barzan. دواتر ورم گرات سر زمانی کردی با ناونشانی رولی رئیسکانی دابونری لجیانی بارزانه کن. لام آماج لنوسینی هم کتابه دا اوه که بزانین رولی دابونری چه بود لوی که لدبری بارزان خلق خوی برای برده لجیر ریبراتی شیخانی بارزان و دست نشان کردنی او بهاجوانانه کلتوری کرد لهمان کاد دا سلماندنی اوی که کرد دیش دتوانی خوی برای ببه و که لای همون دیاره که دوای میرنشینکان او نیمچه سر بخویی که کردیش هیبو نما و حکومت نواندکان هستان به چوسان نوای خلقیان کمتر خمی کردن برای بردنی جیانی خلکی کردستان لیره دا دوری خودی دابونریت کرد که و کوی یاسای که نسراو بوا برای بردنی کوملگای کردی دوره که یک جار برچاوه به تایبت لنه عشیرت کردی کانده. سندیکای هونەرمەندانی کوردستان لە قیسلێمانی مەراسیمی بڵاوکردنەوەی کتێبی میلۆدیە کوردەواریەکانی ساز کرد. ئەم بەرهەمە هونەرمەند کۆمیتاس لە ساڵی 1903 لە مۆسکۆ ئامادەی کردووە و نووسیوێتی. گرنگی ئەم کتێبە لەوەدا یەکەمین هەنگاوە بۆ نووسینەوەی نۆتەی میوزیکی کوردی. پاش ئەوەی بەرهەمەکە لە ئەرشیفدا دۆزرایەوە سەر لە نوێ بۆ جارێکی تر بە شێوازێکی نوێ چاپ کرایەوە. بەرهەمە لە ڕاستیدا هونەرمەند کۆمیتاس ئامادە و نووسینیەتی کە لە ساڵی 1903 لە مۆسکۆی پایتەختی رووسیا چاپی کردووە. گرنگی ئەم بەرهەمە لەوەدا یەکەمین هەنگاوە بۆ نووسینەوەی نۆتەی مۆسیقای کوردی واتە هەوڵی داوە زمانی مۆسیقا لە فۆلکلۆرۆ بوازێتەوە بۆ زمانی چاپکراوە نووسین. لەو سەروەختەدا لە هیچ کام لە وڵاتانی دنیا چاپخانی تایبەت بە نۆتەی مۆسیقانە بۆ تەنها لە ئەڵمانیا و لە مۆسکۆ چەند وڵاتێکی تری دەگمەن نەوێ. لەبەر ئەوە ئێمە لە دوای ئەوەی کە ئەم بەرهەمەمان لە ئەرشیفا دۆزیەوە سەر لە نوێ هەوڵمان نا بە شێوازێکی مۆدێرن چاپی بکەینەوە و خۆشبەختانە مامۆستا سەڵاح ڕەوف هەڵسەنگاندنی بۆ سەرجەم نۆتەکان کردووە و ئەمڕۆ لەم مەراسیمەکە دابەشمان کرد خۆشبەختانە کۆمەڵی هونەرمەندی گەورە بە تایبەت مامۆستا نور قەرداخی ئاماژەی بۆ کرد کە ئەمە گەوهرێکی زۆر بە نرخی میلۆدی کوردیە مۆسیقای کوردیە کە هەنگاوێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە سەر لە نوێ ئێمە لە ئەرشیفدا بەرهەمی مۆسیقای کوردی بدۆزینەوە سەر لە نوێ بڵاوی بکەینەوە. جۆرەها هونەری میلی جیاواز هەیە بە پێی وڵاتان و جیاوازی نەتەوە. ئەم جیاوازیەش زۆر جار بە پێی ناوچەکان گۆڕانکاری بەسەردادێت لە ڕووی میوزیک و گۆرانی و دەنگ و تەنانەت هەڵپەڕکێ و سەماش. لەم بڕگەیەدا باس لە هونەرمەندێکی میلی خەڵکی ڕۆژاوای کوردستان دەکەین کە میوانی ئێمە دەبێت بە ناوی شەهیبان عەفرینی. مبي عفرين دوري تمام برحي خليباتمه از قربانا خاتمه ترحميني عفرينامه ما بعفرين دوري تمه شاهيبان نبيجن شاهيبان عفريني شهريما عفريني گنده عبلا روج آوای کردستانه دسپیکا خباتا هنر خو سال 1990 دست بکار و خباتا هنری کر
بقلك هالبسفانا را متكالي كرن من رضاو استانت دوازده هالبس قاسيتنا هنا غريبي قلك زرا غريبة بردكم يرم درا غريبة ورمن قرب نرا غريبة دسبيكا مدى ما مستشفان پرور و ما نظام دین عریش فقی تیرا و گلک بوان تأثیر بو سرانی وان دکوتن لی پشتی وی ما خط خوب خبر یعنی خط کنری تایبت شاهیبان هفدلك وشتي تشكر راحشتي مربي دستي تصالب ما بين نبستي داویا ده حضر داود ده جعفرین در کتب ما بروی خدا کردستانا باشور لهوليري بجيبون سدام جي اف شرعي لسوري قويم بويا خلكي ما حمو بلا بو گوچبر بو وجمالت خو عرضي خو دور كات بيشتي وي مدوي خدا اوروبا بجاري المانيا انا هاز لالمانيا دجي متجدل خود در خستی پشتیم زانی تبدس گرتی ده ريتشا هنري دا گلک زیان به مرا در باز بون و همیشان یعنی من کاری سربست استرانه خو بگوتانا سربست لسر گله خو لسر روشا ملت خو استرانه خو بگوتانا کاسیت گاوه از کاسیت خودر خم از سر حسابه خودر خم سر حسابه پاره زاروکه خودر خم یعنی بخو پشتگیری ها متنه بون کرد دولمند هنر خدا هنر کردی گلک دولمند استرانه نتوی دا استرانه گلری دا وک باوی علی تجو وک جمیل هورو وک باوی صلاح گلک هنرمند این کرد چون رحمتی خوده و گلک کلتور کردی و هنر کردی پاراست دروجة پیش دا انشالله برهم نوهنه هلبست نوهنه استران نوهنه لویدی لویجی ام پیکتینن لبخیر دمه پیش دا دیسا کنسرت و امیان حفلات و امی کاری هنری کاری خودیسا وقت بری و جبری خوشتری دنف حمی که چاندو دلی مدی بجنات دا دنف حمی قیزاندو دلی مدی بجنات دا لەزاخۆ بەهۆی زۆربوونی خوێنەرانی کتێب و پێویستی هەبوونی کتێبخانەیەک خاتوونێک بە ناوی ئیمان عەبدولحەکیم کتێبخانەیەک دەکاتەوە و لەو ڕێگەیەوە خولیا و ئارەزووی خۆی و لاوانی ئەو دەڤەرە دەهێنێتە دی و کتێبخانەکەی دەبێتە دەروازەیەک بۆ پێشخستنی لایەنی کولتوری ناوچەکە. هزرا وکرنا پارتوخانه بومشنده هات پشتیمدی دیم کمکا یعنی گلک خواندوانی نوباشه رضا خدا هم بله با بردام گازنداشندید کن کانه بو چی پارتوخانه که برفره نوباشه رضا خدا نینه
و اف خواندوانه بچن قصدویره بکن و پرتوکا بخوا پیدا بکن مرا مامن کوکی کچه که ناباجه رضا خدا و وکرنا پرتوکخانه که دو مرا مبخواد گردن یا ای که خدمت که گشتی پیشکش خلک خواه عام بکم بردام دم روشنبیر ناباجه رضا خدایان جین در و رخنلو چنده گرد کنه بو چیز جهه که روشنبیری نین ناباجه رضا خدا و تمام دم ناباجه رندی بردام یک کارن حسا دوباره کن لو ما یعنی الویریجی مخابر پرسیار دید که ام خدمته که پیشکشی باجه رو خواب کن مرا ما دویجی او بی درگه هک بد بو کچو جنا کو بشم بین و بچه که جو خواب بدل کن لو ما ام سحر کینه کمکا جواکی یا هید بد قصدا کافن گشتی ناباجه ریدانه کرد اگر بسح که تخو خواندوان ناباجه رضا خداد بتش همی باجرندی بر فرهتر بن خواندوان و یعنی دوست پرتو که پدر جیبد خواندوان پتر خواندوان رومانا و هر وصا یت فلسفید ناباجه رضا خدا گلکت مشانه گشتیر ناف خلکی دا خلکی یعنی بشوازیه که گلک گرم کار مکر و بجاوه که مازن سح کرده و هر وصل گلک دست خوشی جل مکرن چنکی ایکم کار بی و کاره که پیروز بید ویا بری چندین سالا بو باجه رضا خواهد باکرن بله پا مخابنی و کسی خاله نکر بی خودان لو ما خلک دست خوشیه که ایک جار زور المکر هر وصل ریو بری روشن بیری جی نو باجه رضا خدا ام سحکین معنویان کار دست خوشیه که ایک جار زور المکر بله پا بردام جی ام پیتوی هاریکاریا لاین بر پرسیار ناباجه رضا خدا دابشن بردامی بدیم پروژه خواه و چندین خدمت و چالاکیندی پیشکشی باجه رضا خوب کن پرتوک ناف پرتوک خانه دا همی جوراب خوابد گرد یعنی ما همی هزر و بیر و همی بوچون و همی پرتوکیت اینانش بهنده او کسی بیت و قصد پرتوک خانه بکد اگر خدا نخواه چه هزر و بیرک به دمت نا پرتوک خانه دا پرتوک اکل دیف هزر و بیر و بوچونت خواه ورگرد و ام بشن خواندن بکین کلتورت ناف سیک و مال و باجر و هر جهه که خلق مالی بد خواندن ببد کلتور بوی کسی ام سحکینت بد مالی جی بری نوکر گپنه دا که چه کدر کفت و قصد کافیه که پرتوک خانه که بکد بلی پا الحمدلله نوکر دا کچب تنه یا تیش برکوزان جهه که امنو تنها بوه مال رکدت که بیت بخوینت تشتکی بخود و خود جو خواه بدل کرد و بچت قصد مال خواب کرد هونەرمەند علی خدر تەمەنی ژیانی لەگەڵ باوکیدا بە گۆرانی وتن بەسەر بردووە لە دوای کۆچی دوایی باوکی علی خدر بڕیاری داوا ڕێچکەی ئەو نەشکێنێت و بەردەوام بێت لە وتنی گۆرانی فۆلکلۆریەکان با پێکەوە زیاتر دەربارەی ئەم هونەرمەندە و گرنگی پاراستنی فۆلکلۆری کوردی بزانین. از تێمە ناسکردن علی کوڕی خدر فەقیر بابێ مستران پێش بوو ئەم پێ شۆپە بابێ خۆت چین وسترانە بابێ خۆت چین هەرکە سترانە بابێ مەوندا نەبە و ئەم سترانێت بێژن بەردەوامی مەدای سترانێ ئەز و برای خۆ هەردوو تەحسین ئەم هەردوو خزمەتا جوامێر و برا دلال قربان ملولو وقت بیریا خلق دلال دواز بمره نگری حوان والدا شال بخت نافه خود ودما چار دار کم چکن
ملدر مالا باب خلق من دلار درباز کن ملولو هکذ نساقه سالا کله به مزن خوش داره تنشته به هکا خلق من دلار گو نساقو تی چاوای از بین مرحم دلو شکر از دو پرچه درم دلال جماعتی ملوله استرانا چه شنگاله کلتورێکی بەهایە کەلتورێکی بەهایە ئەم هیوێش خودت کەم کارمی وی کەلتوری بپارێزن خاترە بابێ خۆر خاترە جیایشنگالێم وی کەلتور ئێسترانە جیایشنگالی نەتێتە کڕی نەتێتە فرۆتن بابێم مستران بێش بوو ئەس نکارمش سەدی ئەس نکارم یەکێ دەرحەقا بابێ خۆ بمێتی بەس ئەزل پێ شۆپا بابێ خۆت چم ئەز و بنە مالا خۆت پێ شۆپا بابێ خۆ زوبرای خۆ تەحسین پێ شۆپا بابێ خۆت چن ئەش سەدیم یەکێ دەرحەقا بابێ خۆ نانێ بەس ئەرحەمدەلە ناهێ لە ناوێ بابێ مەوندا ای رئیس کرد دیرا زوزانا شیخ نجدیان پی مقابل دولت ترکا ای لاشه ویزرین جو جگره شیرا ای بر حکومتا ترکو ای بر کو پیوانه الدیشه موشه علایا خالد بکه دربی بکه فیضل بکه نرفیا وقت مستران گو سال 93 باب خورستران گو اوی وقتی وكأنها ركلام نبو وأعلامة قوي نبون تشتين نبو هاي دلو ولي هاي دلو غما نخوال ولا تغني بعذاب اسمامي خملو عدوني بي يا ربي خجاد لي مني تبي بينك خلي كل مامي مالا بابي من ازرابا او نبو دارك دار السولي كسكت كالخانك خاني سول بندا الخانك خاني كل بندا الخانك خاني مسافر ادلو هاي مدد وزن مدد بیلی هۆلیدی خانمەگۆرانی بێژی جازی ئەمریکی دەڵێت نەتەوەیەک ئازاد بێت هونەر تێیدا پەرە دەسەنێت چونکە ڕۆحی هونەر پێویستی بە ئازادیە و سنووردار ناکرێت بمێنن با خێر و خۆشی.